وڵا خۆشەویستان دەچمەلەی تەوەریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت بە ماڵی فریشتی هەڵبەتا ماڵی فریشتە وەکو پەناگەیەک بۆ ئاژەڵە بێلانەکان کراوەتەوە کە ژمارەی بەرچاو لە ئاژەڵی بێلانە لەم پەناگەیەدا لە ماڵی فریشتەدا هەیە کە تێدا لەلایەن خاوەنی ماڵەکە خۆی و لەلایەن فریشتەکان خۆیەوە سەپەرشتیان دەکرێت بخێوان دەکرێت و هەروەها پێداویستیەکانیان بۆ داوین دەکرد. من ئەمڕۆ ڕاستەخۆ لەگەڵ فریشتە نەجات کە خاوەنی ئەم دەم بڵێن ئەم وەکو ئەو پەناگە بێلانانەوان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەی وەروەها دووسەگی جوانیشی لەگەڵ خۆی داهێناوە. من دواتر ناوی سەگەکانیشی لێ ئەپرسم فریشتەخان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دووسەگی جوان لەگەڵ خۆ داهێنا پێش ئەوی باسی ئەو پەناگەیە بکەین کە بۆ ئەو سەگە بێلانانە داتان ناخۆ بۆ ئەم ئاژەڵە بێلانانە دەبێت ناوی ئەم دووسەکەم پێ بڵێت ئەومان خەوشی لێ بڵێ ئەمە زازایە خەوتووە پێش بەرنامە نەخەوت بۆ ئێستا خەوی لێکەوە ئەمەش گەزۆیە گەزۆ بەڵێ مامۆستاشی پێ ئەڵێ بڵێ پێڵین مامۆستا عادەتەن لەناو گروپێکە لەو شوێنەیەک لە ماڵەوە لەناو گروپێکە ئیتر خۆی کردو بە مامۆستا بەسەریانە و ئیتر ئەو لەقەبەی وەرگرتووە. بەڵێ فریشتەخان باسی ماڵی فریشتاکەین. ماڵی فریشتا وەکو پەناگەیەک وایە بۆ ئاژەڵە بێلانەکان. دەبێت بزانم ئەم بیرۆکەیە لە چیەوە هات چۆن بوو ئەم ماڵی خۆت کرد بە پەناگەیەک بۆ ئاژەڵە بێلانەکان؟ بەڵێ ئەمە با باسی کەم تقریبان 7 ساڵ لەمەوە پێش ئەکات ڕۆژێک من بەسەر جادەیە ڕۆژم بەچکە پشیلەیەکم دۆزیەوە یعنی شتێک نەبوو بڵێ بیرۆکەم بۆ دانا و بیرم لێ کردو ئەماکەمەواکەم وانە بوو شتەکە سوتفە بوو پشیلەیەکم دۆزی و چایەکی کوێر بوو ئیتر هەڵم گرتەوە یارمەتیمە چەنە و کاتە من زۆر لە پشیلەشە ترسان یعنی ترسم هەبوو کە بردم بۆ لای دکتۆری ئیتر خەریکی چارەسەرکردنی بووین لە لامان مایەوە وردە وردە ئەجا تێگەشتم بیرم کردەوە کە بەڕاستی ئەم ئاژەڵانەیە پێویستیان بە یارمەتی ئەوانەی کە لەسەر جادە بڵێن پەلێکیان لە دەستێن چایان کوێرە بێ سیارە لێیانێ بۆ شێوە وردە وردە ئیتر وای لی هاوژمارەیان زیای کرد هەتاوەکو ئەمڕۆ کە ژمارەیەکی زۆر زۆر ئێستا چەند ئێستا زیاتر ئاژەڵەکان چین کە تۆ لە ماڵکی خۆتدا بە خێویان ئەکەیت وە ژمارەشیان چەند عەدەدیان چەندە؟ سەگ و پشیلە و گوێ درێژ ئەڵێن کرد ئەم سێ جۆرە بە خێوە بەڵێ ژمارەیان چەندە؟ ئیتر تقریبان هەمویان نزیکەی 250 ئاژەڵەکە هەمووی بە سەگ و بە پشیلە و بەڵێ بەڵێ شوێنی تایبەتیشیان هەیە بۆ بەخێوکردنیان بەشێک لە ئاژەڵەکان وەکو گەزۆ بەڵێ ئەمان گەزۆ بوو بەڵێ وەکو گەزۆ ئاوا خام پێداویستی تایبەت یاخود کەم ئەندام بوونە سارەلی یاوە یاخود نەخسێکی جەستەییان هەیە چەند ژمارەی ئاژەڵانە چەند زیاتر نەخسەکانیان چیە ئێوە چۆن پێداویستەکانیان دابینەکەن چۆن چارەسەریان دەکەن؟ بەڵێ خۆی نیەتی من ئەوە بوو کە یارمەتی ڕاستی ئەوانە بم کە پێویستیان بە هاوکاریە نەک سەگێکی ساغ لەسەر جادە ینی لە ژینگەی خۆی کەم ئیتر وردە وردە لەم جۆرانە لە پشیلە لە سەگ لە گوێ درێژ کە هەمانە قاچیان نییە یان بڵێن تووشی شەلەل بووە یان چاوی کوێرە یاخود پەلێک لە پەلەکانی نییە بەو شێوەیە زۆرن ئێستا لە لای ئێمە تقریبان لە 180یان لەم جۆرن دەتوانین بڵین لە 180 ئاژەڵەکە کەمەندامن 180یان بەڵێ ئەو ئاژەڵانە فریشتەخان سەرجەم پێیان خۆ دۆزیونەتەوە یاخود خەڵک هەیە لەسەر جادا یاخود لە شوێنی دیکە بەتەکید هەنێکیان لە ڕێکخراوەکان وەرم گرتووە ڕێکخراوە ئاژەڵ دۆستیەکان هەنێکیان لە خەڵکی ئاژەڵ دۆست تروان تریش خۆمان دۆزیمانەتەوە بۆ شێوەیە بەڵێ سەرەتا ژمارەیان چەند بوو ئێستا ژمارەیان چەندە ئەوتە 200 ئێستا نزیکی 200 دانەیەکە بەڵام سەرەتا ژمارەیان چەند بوو ڕۆژ بە ڕۆژ ژمارانە زیاد بووندا؟ بڵێ من وەک باسم کرد من لە یەک پشیلەوە دەستم پێ کرد دوای وردە وردەوای لە یاو کاتێکم زانی ماڵەکەم 36 سەگی تیا بوو ئیترەوە بوو بڕیارمان نەخاونەکەمان فرۆ هاتین ئەم پەناگەیە ئەم باخەمان کڕی کردمان بە پەناگە وردە وردە ئیتر جاری وهەیە ژمارەکە زۆر لە 200 زیاترە بێت جاری وهەیە کەمترە بێت چکە ئیترها ژیان و مردن هەیە بۆ شێوەیە ڕژی مردن تیاندا چۆنە فریشتەخان؟ تقریبان باشە لای من لەبەرەوەی کۆنتترۆلی نەخۆشیەکان کردووە ئەوە زۆر مهمە ئیتر کاتی ئاژەڵێکیش نەخۆشە بێت و چارەسەرەکەی دەسەڵاتی تیانە کە ئەمرێتی بێگومان فریشتەخان ئەم ئاژەڵانەی کە لای ئێوەن دەرزیان لێ ئەدرێت یاخود تاقیمەکرێن ڤاکسینەکرێن حەفی کرمیان ئەدرێتێ ئەبرێن بۆ لای دکتۆر ئەمانەی کە هەمووی ئەیبینی چەند جارێک بڵین سۆنەری بۆ ئەکرێ ئەشیعی بۆ ئەگیرێ بۆ حاڵەتەکەی بزانین چێتی چی نییە کێشەکەی
زۆرترین نەخۆشانەی کە لەناو ئاژەڵەکاندا بڵاون چین و ئایا بۆ نمونە نەخۆشی لە نێوان سەگ و پشیلە و گوێدرێژەکان بۆ یەکترە گوازرێتەوە یاخود ئەگە جۆرە نەخۆشیێک ڤایرۆسێک هەبێت تەنیا لە نێوان ئاژەڵە لێکچۆکاندا بۆ نمونە نێوان سەگ ئەگە ڤایرۆسێ بڵاو بوو لەناو پشیلەدا بڵاو بوو تەنیا پشیلەکانی گرت من ئەتوانم ئەو حەقە بە خۆم نایان چکەوە ئیشی دکتۆری ڤێترنەریە بەس وەکو تەجروبەی خۆم بڵێن 7 ساڵ زۆرە لەگەڵیانە ژین و ئاگاداری نەخۆشیەکانیانم لەناو خۆیانە کۆمەڵە ڤایرۆس هەیە کە زۆر کوشندەیە خاستن لە بەچکەی سەگا بوو بە هەمان شێوە لە ناوشی لە شاوایە لەناو خۆیانە ئەگوێزرێتەوە زۆر بە ئاسانی ئەنی جاری وا هەیە لە ماوەی هەفتەیەکە ئەگەر 15 بەچکە سەگ بن لەوانێ دوانیان نەمێنێتەوە نەخۆشی ڤایرۆسی پارڤۆ هەیە دیستەمپەر هەیە ئەمانە زۆر کوشندن. بەڵێ فریشتەخان جۆری ئاژەڵەکانتان زیاتر چین بوو منە ڕێگەکانیان زیاتر چین ئەسلان زیاتر چین بۆ نمونە ئەم دووستەکەی کە هێناوتن ئەمە ڕێگەکانیان چین کوردین یاخود هی ئێران یاخود هی دەرەوە ناخود دوو ڕەگەن بەڵێ زۆر بەیان سەگی خۆمانن کوردین ئەوانی لەسەر جادەکان کە خەڵک عەزیەتیان هەیە و سوکایەتیان پێکاو بەداخەوە بڵێن برینارن ئازارە درێن ئەوانن بەڵام ئەمەیان جۆری کوردی نییە ئەمە هەڵبەت تەکید خاوەنی هەبووە ئیتر خاوەنەکەی یان بەم شێوەی فڕیاوەتە سەرجادە یان کەمە کەوتۆتە سەرجادە سیارە لیاوە ئاوای لێ هاتۆ فەقیرە ینی بەداخەوە حاڵەتەمان زۆرە ینی خەڵک سەگە کڕێت پارەیەکی باشیشی پێیان بۆ ماوەیەک و دوایی لێ بێزارە بێت و فڕاتە سەرجادە ینی لەو جۆرەشم زۆرە تقریبان 12 دانەیەکە بن کە سەگی خەڵکی خۆمان سەگی زینەی پێڵێ کە فڕێی یاون دوایی مامۆستا لە مستەوەڕەکان ماوەزەڵەتی لە پیاوە تۆزێک حەزی لە حەزی بە پیاوانە باو پرسیارە بکەم ئیتر نازەم لەوانی هۆکارەکەیەوە بێت پیاوەکە زێتی یاوێتەوەکە مامۆستاوەرە مابێتە باوش بەڵ باشی خۆتە بەسم وا هەز بە ئەمانەکە فریشتەخان بۆچی لە پیاوە ترسێت من زۆر کات بۆیە گەڕێنمە کە زۆر جار بەداخەوانی پیاوەکان زۆر عەزیەتی ئاژەڵەکانەیە یعنی ڕەگەزی با بڵێنێ هەرچەند لە هەردوو ڕەگەز هەیە بەس زیاتر ئەگەر دیقەت بین زۆربەی لێیان و کوشتمی بڕینەکان بەداخەوە ترواهیە بڵێن چی بۆ ئەوان ئێزاترە نێوانتان لەگەڵیان چۆنە فریشتەخان بۆ منەستا ئەمە لە باوشی توە هەست بە ئارامیەکان چۆنن بۆ تۆ هەستیان چۆنە بۆ تو یاخۆ کە تۆ بینن مەعاناتیان چۆنە زۆر دڵیان خۆشە بێ باوەڕێکی ینی کاتێ لە دەوام مەگەڕێمەوە تەسەوڕ ناکەی چەند پێیان خۆشە 4 ساعت جیانە یەڵم بڵین با بڵین من نەچم بۆ دەوام بە حکومی خۆم مامۆسان کە ئاگەڕێمەوە سێرەکەم ینی بیرەکەم وەڵم من ئەمە 4 ساعتە جێمێشتم لەگەر کاتێکی زۆرتر بێکی هەستێکی خۆشیانێ ئەزان کە من یارمەتیانێ مەسە زمان لە دەستمە ئەزانێک کە من یارمەتی ئاگاداری ئەوم خەمی لێ ئەخۆم خزمەتیەکەم طبعا ئەویش هەستی پێکات ئەو کاتێک کە گیان هێڵی لی کوێن ئەمانە کچێکمان لای لە ماڵەوەی تر یارمەتیمانەیەات لا ئەوان جیانێ کە تازە بۆ منە ئاژەڵێک کە تازە بۆتانێک کە تازە بۆتان ئەهێنن چۆن لەگەڵ خۆتانە ڕێک دەهێنن یاخۆ چۆن لەگەڵ ئەو جەوەیە ئەتوان خۆیان ڕابێنن بۆ منە تازەن ئاژەڵی جیاوازە بین ڕەنگە ترسێک هەرتیانە ما بێتەوە بەتەکیید حاڵەت هەبووە ینی بۆن بوونە ئێستا ئەم کە سەرەتا ئەممان هێنا لە ئاژەڵ دۆسێکم وەرگرت کە هێنامە ناو سەگەکان و تەواە ترسێ لە پێشە لە ناو سیاجێکی تایبەتی بچکۆلە هەیە کە مەنایتە ئەوانی تریان بۆ لای ئیتر بۆنیەکەن تر شتێکەیە لە بینی خۆیانە بۆ نیەکەکەن بن بە ڕەفیق یەک گور دەوردە لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەتەواوی تێکەڵیان بوو کێشەی نەبوو سەگی باشەیە زۆر بە ئاسانی نابێ بە هاوڕێ ئەوانی تر لەبەرەوەی سروشتی خۆیان وایە ئەوان گروپن ینی گروپن ئێستا گەر شوێنەکەی ئێمە ببینی پەناگەکە سەگێکی زۆرتیایە ئیتر گروپاتن ینی هەر گروپەی لە جێگایەکان لە حەوشە و شوێنی خۆیانە ئەمە زیاتر لە ناو سەگەکان ئەم گروپاتانە هەن ئەی پشیلەکان تقریبن ئەوانی شوێن و سنووری خۆیان هەیە ئەوانی بەڵام فریشتەخان کەسە گۆ پشیلە دژن هەنێک لە پشیلەکان بڵێ لەگەڵ سەگەکانەژین لەگەڵ سەگەکانیش گەورە بوون بەڵام لەگەڵ گروپێکیان لەگەڵ هەموویان نانە ئەوان هاوڕێیەکەن لە پسوکی و بێک و گەورە بوون ئەو هیچ بۆ پشیلە تا بێوێتە بەس سەگەکانی عزەتێکی پشیلەکان ئێستامە خۆی لەگەڵ چەند پشیلەیەکە شەوانە خەوێ ینی پێکیشەوە ئەخەون و هیچ کێشێکیشیانە هیچ مشکلێکیشیان تۆ خۆ زیاتر هۆگری کامیان یاخوا هەستەکەی کامیان زانی هەرێکیان تایبەتمەندیەکی خۆی هەیە هەرێکیان جیاوازیەکی خۆی هەیە ینی من وەکو ڕۆحێک سەیریانەکەم تێگەی ئەنی وەکو ڕۆحێگەمێ یارمەتی بەم ئەمێ ئاسوودە بێ مێ شەوکە خەوتم مرتاح بم بڵێم ئەمڕۆ مامۆسای ئیسراحەتی کرد برینەکانیم تەداوی کرد و خواردنێکم ما پێی
فریشتەخان دەستپێکی بەرنامەکەش ئەو پرسیارەم لێ کردیت سەبارەت بە خواردنی ئەم پشیلانە ئەم ئاژەڵانە سەبارەت بە ئوتەر سەریانی کە بۆیان دەکرێت کێ یارمەتیت ئەدا تەنیا خۆتیت یاخۆت ڕێکخراوەکان ژمارەیەکی بەچاو لە ڕێکخراوی ئاژەڵ دۆستمان هەیە لە دەرەوە لە ناوەوە کە هاوکاری ئەم ئاژەڵانە ئەدەن بۆ تۆ چۆن ئەم هاوکاریانە چۆن خۆت پێداویستیان دابی نەکەیت زۆر ئەتوانم بڵێم لە 180 خۆمم لەبەرەوەی شوێنەکەی من بڵێن ماڵی خۆمە و پەناگەکە لە ماڵی خۆمانە یعنی من ڕێکخراو نیم بڵێم ڕێکخراوێکی ڕسمی و ئەوانە بۆ نمونە من ئەمە لە هاوڕێیە وەرەگرم ئەڵێم هیچ نوێ مانگانە خواردنەکەی بۆ بێنە بەداخەوەی لە ساڵێکاگە دوو جار خواردنەکەی بۆ بێنێ ینی هەیە زۆر کەمە بەڵام من سەگم لە ڕێکخراوەکان وەرگرتووە لە خەڵکی ئاژەڵ دۆز وەرگرتووە ینی بەداخۆ هیچیان پابەت نەبوون بەوەی کە هەموو مانگێک لە کاتی خۆی نەبکی سێ دوو کیسە خواردن بێنن تا ئەرکی سرشانی من تۆزێ سوود بێ بۆ شێوەیە چی ئەخۆن زیاتر ئەمان گۆشتیانەیە لەگەڵ درایفوت خواردنی تایبەتی خۆیانە بە ئاژەڵەکان بەڵێ بەڵێ بۆ هەمان یەک جۆر خواردنە خۆ جیاوازە بۆ سەگەکان بڵێن جۆری خۆیانە بۆ پشیلەکان جۆری خۆیانە بۆ وتم حوت گوێ درێژیشمان لایە ئەوان جۆ و کاو ئیتر گزرە و ئەم شتانە هەمان سەجەمیان مەسارەفی لەسەر خۆتەکیش لەگەڵ هاوڕێیەکم لەگەڵ ئێستا و زۆر یارمەتیمەیە ئیتر تقریبان خەڵکی باشیش هەیە زۆر کە من بەڵام یارمەتیمانەیەن ینی خۆتانەوە ئەم پەناگێ بکەن با ڕێکخراوێک بۆ ئەوی کە وەکو ڕێکخراوێک مامۆڵتان لەگەڵدا بکرێت بتوانن سەرچاوی داراییتان بۆ دابین بکەن وڵای تا سەبیرم لێ نەکردوەوە ڕاستی ژمارەکان جارێ نامێ لە بەروی زۆر زۆرنەوە نەمەژغوڵین پێیانەوە ئەوەنەی لە خەمی تەندروستی خۆیانان بە بیرم لەوە نەکردەوە بیکەم بە ڕێکخراو شتێکی لەو بابەتە جا منیش دەمێکە بەڕاستی زۆر دەمێکە ئەنی توانم بە ئاسانی بیکەم بە ڕێکخراو بەست پێم باش ئاوا بمێنمەوە خۆم پێم باشە بەرداوام ئێستا ژەر ئاژەڵ وەرەگریت ئێستا بەداخەوە نەوەڵە چونکە هیچ جێگەیەک نیە حتا لە دیوی دەرەوەی شەڵتەرەکەش زۆر سەگی لێیە ناتوانین ئەوانش هەرسەر بە ماڵەکەیتان ئەوان دەریشەوە بەڵێ خۆت خزمەتیان نەکەیت بەڵێ ئیتر چاک بوونەتەوە لە دەرەوە نەچنە دەرەوە بەو شێوەیە باشە فریشتەخان هەر لە ماڵەکەی خۆتان هەردوو شوێنە دیاریکراوەیان یاخود ئەڕۆن و بێنەوە بۆ مەتیقەیەک دووربکەونەوە وەکوتم زۆربیان کەمەندا من ینی توانای جوڵەیەکی زۆریان نییە یا چاویان نبینێ یا پەلێکیان نییە بەو شێوەیە وەکو ماڵمەسان ئیتر ژوور و حەوشەی خۆیان هەیە حەوشەیەکی فراوان هەیە 2 ساعات 3 ساعات جاری خۆیان یانە دەرێ چنە ناوی ئەم لە ماڵەوە بڵێن عەربانەی هەیە چێتە سەر عەربانەکەی نەختێگە ڕاکێ بە عەربانە بەڵێ دابیش پێ هەڵگرتووە بەڵێ فریشتەخان باس داو دەکرێت ئەو ئاژەڵانی کە لەسەر شەقامەکان لەسەر جادەکان لە کۆڵانەکان ئاهێنرێت دەڵێن ئەمانە تا ڕادەیەک درڕندەن یا خۆشازێک لەش ئەم دەستەواژەی خۆش نییە بەڵام وایعنی بەشێک چکە بۆی کە چەندەی حاڵاتی نەخوازرا و هەبوو لە ماوەکانی ڕابردووتە کە بەرامبەر بە منداڵان بەرامبەر بە ژن بەرامبەر بە پیاویش هەتا ئەم سەگان ئەو سەگانە کامانن کە ئاوا بۆ شێوازن یاخود هارن ئەو سەگانن کە بەداخەوە خەڵکی ئەمە عزیێتیانەیە خەڵکی مەوازیان لێ ناهێنن ینی زۆربەی ئەوانەی کە ئەو ڕەتفعلیان هەیە پێشتر عزیێت دراون سوکایەتیان پێکراوە ئیتر تۆ عزیەتی وازانێ هەموو ئەوانەی ترکیان بە هەمان شێوەی تۆ عزیەتیان و ئازاریان ئەوانن کە بەچکەکانیان لەبەر هەڵەگیرێ سا بۆ نمونە ئەمە حەوت بەچکە بوون معقول نییە هەر حوتیان ئەو کاتە زۆر بچوو بوون تەمەنیان لەوانەی هەفتەیەک بوێ خراببوونە ناو گوێنێکە و سەری گوێنەکەشدا خرابووە حوتیان خوشکوبرای هەیە بەڵێ لە گوێنێکە و سەری گوێنەکەش داخران ئەگەر من نەمبینایە یان هاوڕێیکە نەیبینایە هەمویان لە ناو گوێنەکە ئەخنکان ئیتر ئەم دایکە وای لێ کە ئەبینێ هەموو کاتی خەڵکەکان بەچکەکانی لێ ئەسەنن ئەزێتیان ئەویش ڕەتفعلیە بێ پەلامارەیە بۆیانی هۆشیاری کۆمەڵگە زۆر گرنگە بەداخۆ خەڵکی ئێمە لەو بابەتەیە لە ئاستێکی نزمایە هۆشیاری خەڵک سەبارەت بە ئاژەڵەکان و مافی ئاژەڵەکان بەڵێ ڕۆژانە ئەو کەسانی کە خاوەن ئاژەڵ نەخود ئەوانی کە لەسەر شەقامێسە جادەیەک لە شوێنێکی گشتیە ئاژەڵەکە بینن کە پێویستی بە یارمەتیە خود بێزیان پێیانێتەوە ڕژی ئەوانە چنێکە کە پەیوەندیتان پێوە بکەن سپاس بخۆ ئێستا زۆر باشە لە چاو ساڵانی ڕابردووە فەرقی کردووە فەرقی زۆر کردووە خەڵکێکی زۆر خۆی جاروای هەر پەیوەندی بێمە شۆ ناکەن خۆیان یارمەتیانێن ڕێژەی غیرەکردنتیاندا چۆنە سە بۆ نمونە تۆ ئەمە لە باوەش ئەمە هەر خەوتووە نەیبینیویت بەڵام ڕێژەکە چۆنە یعنی بۆ منە غیرەنە ئاژەڵەکاندا چۆنە هەیە بڵێ ئەوانی ژووەکو ئینسانەکان هەستیان هەیە ینی تر غیراکات پێی خۆشە من دەسێنم بەسەری ئەمە ئەویش دێت حەزەکە نازی ئەویش بکێشی بۆ شێوەیە هەمیان دایک و بەچکەی لێن یان هەمیان
ئێستا دایک و بەچکەی لێن ئێستا بەچکەی زۆر لێ بە بێ دایک ئەوانە بەداخەوە کاڵم لە بەردایکیان هەڵیانە گرن یا دایکیان کوژن بەو شێوەیە ینی بەداخەوە زۆر عزیێتە درێن زۆر سوکایەتیان پێکرێ خۆزگە خەڵکی ئێمە ینی وشارەکەی بەو شێوەی بۆیە کە ئەگەر یارمەتی نایە بازیشیان لێ بێن و حەقی نەبێ بەسەریانەوە چکەوان لە کۆتایە لە نێو ژینگەی خۆیانە ژیانی خۆیانەکەن جیان بە بمانێ و نەمانەوێ هەزاران ساڵەم ئاژەڵە ماڵیانە لە سەگ و لە پشیلە لەگەڵ ئینسانەکان ئاژین نزیکن لە ئێمە و لەسەر بەرماوەکانی ئێمە ئاژین یعنی تر بە ئێمە فێر بین تێبگەینەوە کە حەقمان نەبێ بەسەریانەوانی ژۆکو ئێمە ئینسانن عفو هەستیان هەیە بڵێن شعوریان هەیە هەستەکان ڕۆح لەبەر ینی ئەزانێک بەڵام هەر ئەوەی زمانی نیێ و ناتوانێ وەکو من و تۆ داواکاریەکەی خۆی پێ بڵێ فریشتەخان تا چەندێک لەگەڵ یاساکانی تایبەت بە پاراستنی مافی ئاژەڵان ئێمە یاساکانی کە تایبەتن بە پاراستنی مافی ئاژەڵان لە هەرێمی کوردستان سلێمانی تاوا پێڕەوە کرێت سزا هەیە بۆ کەسانی کە عزیێتی ئاژەڵێک بات بێوێت یا خۆشحاڵتر شازەکان سوکایەتی پێ بکات وڵا بەداخەوە خۆی من زۆر جار لەگەڵ هاوڕێکانم باسیەکە بەڵام چۆن کە ئێمە باسی مافی مرۆڤەکەین ئەبێ مافی ئاژەڵیشمان بیبێت چکە کاتێک تۆ یارمەتیم ئاژەڵایە مافی ئەمە پارێزی مافی خۆشتە پارێزی دڵنیا بەلەوە ینی تو کاتی ئاژەڵێکی تەندروست هەیە لە ناوژنیگەیەکی تەندروستە ینی ژیانی مرۆڤەکەش تەندروستە بەداخەوە ینی زۆر کەمە ینی ڕۆژانە ئێمە ئەیبینی لە ڤیدۆکانە ئەیان بینی یا خەڵک بۆمانە نێرێ کە چۆن سەگەکانە کوژن چۆن عزیێتیانیان چۆن سوکایەتیان پێکەن یان سووتێنن هەڵیانەواسن زۆر شتی ناخۆشێک وەکو بزاری جراعەتی لەگەڵ ئەوانە کراوە زۆر نا بەداخەوە نا بەداخەوە هەش بێت ئەوە بۆ ئاژەڵەکەیەکان ئەوەیش نەبێژیانی ئەوان زۆر لەمان باشتر بێ زۆر جار لە حاڵەتی ڕاوکردنەوەشتانەیە هەیە هیچ بە غەرامەیەکی کەم وابزانم لی دەربازە بێ بە ئاسانی کاتە تۆ وەکو ئاژەڵ دۆستێک وەکو ئەوەی کە ماڵکی خۆتکرۆ پەناگەیەک بۆ پاراستنی ئاژەڵانی کە لە دەرەوە زەبریان بەرەکەوت و زیانان بێرەکەوت و بێدایکەکرێن و یاخود فڕێ ئەدرێن تۆ داوای چی دەکەیت داوا دەکەیت یاسا چۆن لەگەڵیان مامەڵە بکات یاخود چۆن بتوانێت مافی ئەم ئاژەڵانە دەستە بەر بکرێت هیوادارم لە خولیەم جاری پەرلەمانە هیوادارم ینی پرۆژە یاسایەک بەجددی هەبێ بۆ سەبارەت بە مافی ئەمانیش ئێستا بۆن منەمە لێرە باسی مامۆساکەین سەیری گەزۆکەن ینی ئەمە چۆن نەتوانێت لەسەر جادە بژی بەو شێوەیە ینی بۆ ئەو کەسێک کە ئاوای لێکات شەر نییە ئێستا بۆ منە مەگەر بە سیارەوای لات بێ هەیە بە زۆر بە عتیادی تەقەی لەکە نیشانەی لێگرێتەوە بۆچی و ئینسانە زۆر بە ئاسانی بۆی دەرچێت ینی کاتێک کەسێک بتوانێت عزیێتی ئەم ئاژەڵە بە زۆر ئاسان ئەتوانێت عزیێتی ئینسانێکیش بە لەبەرەوەی هیوادارم یاسایەک هەبێت بۆیان و جێبەجێ بکرێ و زۆر توندیش بێ ینی بۆیە خەڵک فێر بێ وردە ئیتر ئەو کاتە ژیانی ئەمان باشتر بێ و ژیانی ئەمەش باشتر بێ بەتاکید فریشتەخان ناوی ئاژەڵەکان ناوی کوردی بەڵێ هەموو ئەو ئاژەڵانە کە هەمیان خاوە ناون بەڵێ ناوەکانیان بۆ منە بە تەقریبی ناوەکانیان چین دوانە کچن ئەمە گەزۆیە ئەمەش ئێزازایە بڵێ بۆ منە زیاتر ناوەکان چین کێ ناویان ئەمی خۆت ناویانە زۆر بەیان بڵێ هاوڕێکەشم هەنێ جار ناویان لێنێ خەندانمان هەیە خەندان بەڵێ بۆن منە تنۆکمان هەیە دڵۆپەمان هەیە شاخی ئەزانی چی ناوەکان زۆر بەیان ینی ناوێکی سروشتین زۆر جار خەڵکیشە بۆ گلی لێ کردم بەڵێ بۆ ناوی منە لە ناوی بۆن منە پشیلەکە و یاساگەکە و ناوە ئەڵەن بۆ شێوەیە نییە بۆن منە من هەڵگوردمان هەیە برادێک زۆر گلەیە کروتی ناوی هەڵگور بوو وتم کاکە گیان ئێمە باسی چیای هەڵگور دەکەین ئێمە لە نیەت و لە مێشکی خۆمان ناوتمان ئەمە ناوەی هەڵگور بەشکم خوایە وەکو چیای هەڵگور بەهێز بێت و ئەو نەخۆشی تێپەڕێنی ئەنی سەرەتانی بە سیفاتێکیان لە شخصیەتی خۆی شتێکی ئێستا بۆ منەمەکە پێڵی مامۆسا خۆی کرۆ مامۆسا بەسەریان ئەوە لەسەر شخصیەتی خۆی ناوێکیێنێت ئەو شتی ئەگاد ینی کە بانی ئەەکەین نزانێ بانگی ئەمەکەین ئەزانانی ئەوە خۆشە ناوی گەزۆ بڵێ شیرینە بڵێ سێکی خۆشی زۆر شیرینی بڵێ باشە فریشتەخان کە بانگیان ئەکەی هەرێک و بەناوی خۆیان ئایا ناسرێن ئەزان ناوەکەی خۆیانە تیئەگە بڵێ تۆ چەند جارێک یانە گەستێریشیان نەکەی کە ناوەکەت هێنانیت بەڕۆڕۆ بەڵێ بەڵێ هەمێ نای خۆیان ناسنەوە زۆر بە ئاسانی فێرە بن و نای خۆیان ناسنەوە سا بۆ منە کاتێک گروپەکان لە دەرەوە نەڵێن نیڵە ناویانێنم شاخی سێوە شیوەڵ بڕۆنە ژوورەوە یەک بەتوە یەکە باوەڕەکەی هەڵەسن و ئەچنە ژوورەوە تیاکات کەەوە ناوی فریشتەخان پێت وایە کەسێکی تر هەبێت ئانی بۆ من تۆ ئامادە ڕۆژ لە ڕۆژام ئاژەڵانە بەخشیت بەڕێکخراوێک ببەخشیت بە هەر پەناگەیەک بێت پێت وایە وەکو خۆت بتوانن ئاگایانی بێت یا خۆت ئەتوانیت
خەڵکی باشمان هەیە سواز بە خۆیانی خەڵکێکی کە زۆر باشن ئاژەڵ دۆست و خەمی ئاژەڵک هەیەە بەس من ئەوانی خۆم هیچ کات نەبەخشی و نایان بەخشم زۆر دەبێت ینی مەسەلەن کەس داوای ئەمەم لێ ناکە دڵنیابە چکەمە ئەرکی قورسە و ئەبێداوی پێڵگریت و پاکی کەیتەوە و بەڵام هەنێک سەگ یان پشیلە هەبووە کە حتا لە گوێدرێژەکانیشە خەڵگە بۆ داوای لێ کردوم دڵم نەهاتووە بیبەخشم بەڕاستی چونکە تەجروبەم لەسەری هەیە پێشتر سەگم بەخشیوە کە بەداخەوە چەند جارێک بە بریناری دوای خۆی هاتوۆتەوە بۆ لام ینی ئیهمال کراوە یاخود بەو شێوە خۆشم بەڕاستی تازە دڵ نایە باوەڕ ناکەم شتێکی وا بکەم. فریشتەخان زۆر بەخێر بیت زۆر سپاس هیواداری نمونە زۆر بێت هەر لەش ساغ بیت بۆ ئەم ئاژەڵانە بڕاستی کارێکی تەواو گەورەیە کارێکی تەواو مرۆڤانەیە ئەگەر من تەسەورەکەم گە چەند کەسێکی وەکو تۆ لە هەر شارێکە هەبێت ئەوە ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ئاژەڵ بەرامبەر بەم ئاژەڵ تایبەتی بێلانانە زۆر کەمە بێتەوە ئیشەڵا نمونە زۆرە بێت و خەڵکانێکی تریش چاو لە تۆکەن بە هەمان ڕێباز و بە هەمان شەوازی تۆ ئاوا گرنگی بەم ئاژەڵانە بن زۆر بەخێر بێت زۆر سپاس سەرکەوتوو بیت سپاس.